عزیزان و خۆشەویستانی کەناڵی سلێمانی سڵاتان لەبێت خۆشحاڵم لاڵقەیەکی دیکەی پرۆگرامی ئێواری سلێمانی لەگەڵتان دەبم لە پرۆگرامی ئەمڕۆماندا پرۆگرامەکەمان بەرگێکی هونەری بەخۆیدا کردووە کە بە میوانداری مامۆستا یاسین قادر بەرزنجی ئەکتەر و شانۆکار و هەروەها ڕۆژنامەوان و کۆمەڵێک بابەتی جوانی لەخۆ گرتووە ئەکرێ بڵێم پرۆگرامی ئەمڕۆمان کەمێک جیاوازە پێکەوە بینەرە بین سەبارەت بە ئەزمموی کارەکانی ئەو مێژوەی کە تۆماری کردووە لە ژیانی خۆیدا پێکەوە گفتوگۆکەینەوەش بینەری پرۆگرامی ئەمڕۆمان بن مامۆستا زۆر بەخێربێت زۆر سوپاس خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵمانی منیش خۆشحاڵم و هیوادارم هەمیشە سەرکەوتوو بیت زۆر سپاس مامۆستا بەرگێکی هونەری تۆکمە و جوان کۆمەڵێک ڕۆڵی جیاواز کە بەرجەستت کردووە هەموو ئەمانە کە لە مامۆستا یاسیندا کۆبووەتەوانێ ئەرکێکی قورس نەبووەتەوە پیشەی ئەکتەری بەڕاستی یان بڵێم ئارەزوومەندی ئەکتەری هونەری ئەکتەر هونەرێکی دژوار و قورسە هەر ئەوە نییە تۆ بیتە بەر کامێرە نواندنی ڕایەکەی بۆ درامایەگەیان بۆ فیلمێکی سینەمایی یان چەند ساتێ بچتە سەر تەختەی شانەوە ئەکتەر لەگەڵ خۆیان ڕنگانەوەی ئەزمونونەکانی هێنێت بەهرەمەندی و تێڕوانینی بۆ کارکتەری پێیس پێراوە ڕەهەندەکانی ئەو کارکتەرە بۆی بتوانێ وا لە بینەر بکات ڕازی بکات بزانێت ئەکتەرێک لە بەرچاویایەتی ئەکتەرێک دەبینێ کە سیفەتەکانی ئەکتەری سەرکەوتووی هەیە ئێمە ناوەندی شانۆی کوردی و درامای کوردی کە دوای شانۆمان دەستی پێکردووە زۆر دواترە کۆمەڵێک ئارەزوومەند بووین چوینە ئەو بوارانەوە تیامانە بوو لە ڕۆزانستێکەوە خۆی پەروەردە کرد ڕووی کردە دنیای ڕۆشنبیری و ئەو معریفەیە کە پێویستە هەر ئەکتەرێککەی بێ تیامانە بوو خوێندنی ئەکادیمی خوێن لەسەر دەستی ژمارەیەکی باش لە پسپۆڕانی هونەری شانۆ و درامە لەوانە کۆمەڵی خەڵکی باش هەڵکەوتن کە ڕنگ و ڕوویەکی زۆر جوانیان بەخشی بە هونەری شانۆ و درامای کوردی لە ئارزوومەندەکانی وەک ئێمەمانانیش کە خۆشەویستی و عاشقی شانۆ هێناینینە کۆڕی کارکردنەوە تێمانە بوو بەردەوام بوو بە ستایلی جیا خۆی نوان ئەزمونونەکانی جیاواز بوون لە یەکتر چەکبەستوو نەبوو تەنیا لە جۆرە کاراکتەرێکە هەنگە شخصیت بقاتە بەرچاو هەموو جار بڵێن ئەوە دەورەکانی لەیەکە چیە ئەکتەری زاڵ و سەرکەوتومان هەبوو بەڵام بەداخەوە ئەکتەریشمان هەیە تەنیا بۆ خوتوکەدانی بینەر یان بۆ دەرکەوتن یان بۆ هەنگێ بەرژەوەندی مادی و شخصی خۆی بۆی بڵێ نواندنەکەم لەبەرەوەی هەم لەبەرەوەی نواندنەکەم کەواتە هەم قسەکەی دیکارت من بیرەکەمەوە کەواتە هەم زۆریش لە ناوەندی ئێمەیاڵێ من هونەرەکەم کەواتە هەم مەوجودم لە سەرگۆی ئەم زەمینە لە کۆمەلگای خۆما ئەوانە نەخشیان هێنا خوشکی بەڕێزم کە خەمخۆرانە بەرپرسیارانە هونەر لایەن پەیامێ بوو هونەر لایەن مەسلەیەکی گەورەیە لە هەموو ژانرەکانی هونەرە لە هەموو کایەکانە نەک وەک ڕایکردنێکی ساتەوەختی و خۆشحاڵی بەخشینێ بە خۆی و بە خۆدی بینەران ئێمە زۆر بەمانەوەی هەفتاکان لە چەند قوتابخانەیەکی شانۆیی هەبوو کە لێیانەوە فێر بووین و بۆ مەشقی ئەکتەر تیۆر و بیردوازەکانی ئەوان بۆ بوون بە سەرماشقی کارکردنمان لەوانە قوستەنتین ستانسلاڤسکی ڕابەری شانۆی ڕووس و پاشان هونەرمەندی گەورە بەرتۆلد برێخت ئەمانە پێناسەی زۆر جوانیان کردووە بۆ هونەری ئەکتەر ستانسلاڤسکی وتوێتی ڕۆڵی گەورە و بچووک نییە واتە دەوری نییە بچووک بێ و دەور هەبێ گەورە بێت
بەڵکو ئەکتەری گەورە و بچووکەیە کەواتە ئەتوانی لە دەورێکی بچووکە تۆ دنیایەک یادەوەری لای خەڵکی بەجێبێنیت لای جەماوەری بینەر برێختی ژوتۆتی هەر گەلۆرێ بچێتە سەر شانۆ ئەتوانێت بینەر بە ژۆرێک بخاتە پێکەنین یان گریان بەڵام گرنگەوەیە تۆ بینەر بکەی بە خاوەنی هەڵوێست بەڕاستی کاتی ئەوە هاتووە کارەکانمان بە جۆرێک بێ بینەرانمان هەڵوێز وەرگن بەرامبەر کارەکان ڕاستە بە دڵنیایی مامۆستا ئەگەر بگەڕینەوە بۆ چەند ساڵێک پێش ئێستاە خۆت با بڵین مێژوو بێنینەوە بەرچاوی خۆمان ئەو ئەکتەرانەی کە هەبوون هەمووان لە دڵی هەمواندان هەمووان دەیان ناسن هەمووان ڕەنگە ئەگەر بیان بینن ئەگەر بۆ پارچە با بڵین شانۆیەکیش بێ یاخود بۆ پارچە ڕۆڵێکی ناو درامایەکیش بێتەوە بەرچاویان کە ئەو ڕۆڵە هەبووە بەرجەستە کراوە چۆتە ناخی با بڵین بینەرەکانیانەوە بەڵام ئێستا ئەبینیت ڕۆڵێک بەرجەستە ئەکرێت تەنها ڕەنگە چەند سانیەکی سیر بکرێت ئیترەوەی تری تاو لا ببرێت چونکە ڕۆحی لەگەڵانیە ئەو ڕۆڵەی کە بەڕاستی ئەبێ بەرجەستە بکرێتیایدا وجودی نییە ئەم ئەو جیاوازیە نییە کە وە ئەکات ئێوەی با بڵین ئەکتەری پێشوو لە لای بینەران خۆشەویستتر بن زیاتر لە دڵی بینەرەکانتان نابن کای هوەری نواندن جیاواز نییە بۆ ئەکتەرانی پێش و ئەکتەرانی ئەمڕۆ بەڵکو جۆری ئەکتەرەکەیە کە سەرکەوتنیات بە و کاراکتەری کە نمایشیەکە نمایشی شانۆیی بە پلەی یەکەم پەیوەستە بە ئەکتەرەوە ئەکتەر مایە و سەرمایی هەموو هوەرێکە کە نواندنی تیابێت هەڵبەتە مەسەلەکانی تریش هەریەکە بە جۆرەی جێگە و ڕێگە و پێگەی خۆیان لە کاری شانۆیی بازەکەم وەک تێکستی شانۆیی وەک دەرهێنەر وەک کارتێکەرە هوەریەکان وەک دیکۆر و ئەو شتانەی تر کە هوەرکاریەکان لەگەڵ خۆیان ئەیخەنە ڕوو ئەمانە هەمووی گرنگە بەڵام ئەوەی کە وەگوتم مایە و سەرمایی هوەری نواندن ئەکتەرە بە پلەی یەکەم لەبەرەوە ئەکتەرە مژدەبەخشە بۆ سەرخستنی نمایشی شانۆیی هەر ئەکتەریشە کەوا با ئەکات کارەکە نوشوستی بێنێت وەک تۆ وتێ لە یادەوەری بینەران نەمێنێتەوە چێژێکی ئەو تۆی لێ وەرنەگرێ سوودیش لە پاڵ چێژوەرگنەکەی وەرنەگرێ یەک لە ڕابرانی شانۆ دەرهێنەرە گەورەکان پێم وایە ئەلێکساندەر تایرۆفە وتۆتی ئەگەر پێم بڵێن گەورەترین کار لە هوەرا چییە ئەڵێم نواندن ئەگەر پێشم بڵێن ئەی بچووکترین جۆری هوەر چییە هەر ئەڵێمەوە نواندن کەواتە ئەکتەرە گەورەی و مەزنیەدا بە هوەری نواندن هەر ئەکتەریشە هوەری نواندنە با بە قوڕا و وای لێکات بینەر بڵێ جارێک کە ناچم بۆ نمایش بەڵێ مامۆستا ئێوە وەکو ڕۆڵی خۆتان من بینیومە چەندین ڕۆڵی جیاوازتان هەبووە بەنمونە ڕۆڵتان هەبووە زۆر دوور لە کەسایەتی خۆتان زۆر کەسێکی تۆڕە جوزانم خوا نەخواستە ڕیدەملات خۆت نەبێ خراپ یان کەسایەتێکی باش نەبووە و لە بەرامبەری شاڕۆڵتە بۆ کە کەسانێکی زۆر زۆرڕایی بە چێژ و سیریان کڕۆ زۆر خۆشەویست بووی لە ڕۆڵەکەی ئەم دوو ڕۆڵە جیاوازە بۆ تۆ قورس نەبووە کە لە هەردووکیشیە سەرکەوتوانە توانیت تۆ بەرجەستەکەی من خۆشبەختم سوپاس بۆ مامۆستایان و هاوڕێیان و بینەرانم کە هاوکاری جددیم لە کارەکانمە بە تایبەت بینەران و ئەو قەڵەمە ڕەخنە نووسانەی کە ئێمەیان بەسەر کردوتەوە بەرامەکانی ئێمە خۆشبەخت بووم زوو لەو حەقیقەتە گەیشتم کە نابێ یەک جۆر ستایل هەڵبژێریت چەک بەستوو بیت لە جۆرێک نواندنە من ڕەنگە ئەم نەوەی ئێستا نەوەی گەنجانی ئێستا نەیان دیبییان فریای ئەوە نەکەوتون ڕۆڵم هەبووە لە شانۆ و تەلەڤیزیۆنە بینە لەگەڵ ماگریاوە من ڕۆڵم بینیوە لە سەر تەختەی شانۆکە بووم هەستم بە کوڵی گریان و
هاتنە خوارەوەی فرمێسکەکانی وێنەری خۆم کردووە لە شانۆگەری راپۆرتە. پیاوێک بوو دەورەکەم پیاوێکی پیر ڕیشێکی سپی مێشت بووەوە کەوا و سەڵتەی کەوا و جبە و کەوشی کۆن هینی زمانی سەفەر بەلکی پیاڵێن زمانی شەڕی ئینگلیز و کۆن باوکێکە کوڕەکەی شەهید بووە لە شەڕە چۆ بۆ غەزایان پێوتووە بەرامبەر کافران لە متەڵەقە دینیەکەوە ئاینێکەوە کوڕەکەی نائەتۆتەوە بۆیە گەڕویا چێ بۆ لای هاوڕێکانی سەر بە هەموو شوێنێکاکە لە سەرەتای شانۆگەریەکە و دەورەکەم گریان بوو تا ئاخیر. لە بیرمە مامۆستای گەورە خالد دلێر یەکێ بوو لە بینەران ئەگریە ئەوی جەرگی سوتا بوو بۆ برایەکی شەهیدی شەهید جعفەر عەبدولواحید شەهیدی سەرکردە. لە بیرمە مامۆستای گەورە عومەری عەلیەمین ئەگریا لە هۆڵەکەیە دوایی هات دەستخۆشی و ماچومۆچی لەگەڵ ئەکتەرەکان کرد هەرە گریا کە دەستی کردن ملی من ئەوی جەرگی سوودا بوو بۆ شەهید ئاواتی کوڕی کە لە سێدارە درابوو لە زیندانی مۆسەڵ لە نیگای بکوژێک کە تیپەکەمان تیپی شانۆی سالار نمایشمان کرد دەوری پیرەمێردێکی دیسان یەزیدیم هەبوو جەرگی سوتاوە مناڵی بەجێماوە زۆربەی دەورەکەم گریان بوو لە شانۆگەری مۆڵەتە خەڵک زۆر متعاتب بوو لەگەڵما دەوری نیمچە شێتێکمە بوو بەدەست سەرمایەداری و چینەکانی سەرەوەی کۆمەڵگاوە معاناتیە بوو لە فایلی 16 تا زیندانیەکی فەڵەستینی بووم دیسانەوە گریان و شیوەن و ئازاردان بوو کارکتەرەکەم لەم نەمەتە ڕەنگای تر بوەستی باشتر بێت بڕۆ بۆ دەوری تر لە گەردەلوولە سوپاس بۆ جەلیل زەنگەنەی هاوڕێم کە ئەو دەورەی بۆ مناڵ بژار زۆرم پێخۆش بوو ئەویست یەکێ بێ عەرەبیەکەشی باش بێ و بتوانێ مەوداکان بگەنێ پیاوێکی مەسئولی بەعسیم بینی برادێکمان هەر هەولی دەوری پێشمەرگای وتم خۆ بۆ نابی بە پێشمەرگایە هەر یەکە دیارە ئێمە هونەرمەندین لە ئیشەکانی ترە بەختەباران سەرمایەدارێکی قاچاقچی تۆنگی ڕەزا قورس بەڵام چۆن ئەمە ئەگەیەنیت چۆن بینە ڕازیەکی لە هینە ئەوە جەنابەت پێش بەرنامەکەش وتێ هەنگە لە ڕۆڵەکان باس بکەین ئەو مێژووە کە من شانازی بە هەموو دەورێکمەوە کەم لە هیچی پەشیمان نیم لە درامای ئارەزووە پیاوێکی شێتۆکە بەدەست ژنێکی زۆر زانەوە کە سەباوی ناوە لێرە واڵێم 1000 جار یادی بەخێر هونەرمەندی گەورە نەرمینکاوانی کە من 4 جار بەختەوەر بووم لە شانۆ و تەلەڤیزۆنا کارم لەگەڵ کردووە. لەمەشە ئەم دەورە هەڵبژاردننی خۆمی تیا بوو لە پاڵ کاکە ئەرسەلانی دەریانەرە ناتوانم ئێستا بەسەر هەموو شتەکانە بڕۆم لە دادگای کاک فوادی مەژی میسریا دەوری سەرۆکی دادگایەک پیاوێکی ئیسامی تۆندڕاو زاڵ لەسەر شانۆکە یعنی خۆم کە سەری ڤیدیۆکەمە کردەوە لە خۆمە ترساوم تۆمە چیەم پیاوە ئەمە بۆ ئەم سەرۆکی مەحکەمەیە وە ئیشەکانی کرد لە ڕۆژمێری براکانە کاراکتەرێکە لە ڕووی دەم لە هەمویان نەبێت لە سیاسیە هەلپەرستەکانی ئەمڕۆ کە لەسەر خوێنی شەهیدیان بناغی تەلارەکانیان دائانیان ئۆتۆمبیلە برێقەدارەکانیان ئەخەنە ژێر خۆیانەوە بەکاری دێنن کا کامران ڕەوفی هاوڕێم ئەو دەورەی پێسپاردەم زۆر بەختەوەر بووم دەوری سیاسیەکی هەلپەرست قورسە کە تۆ خۆت سیاسەتت نەکردی بێ بەڕای من هونەرمەند لە دنیای جوانیە کارەکە سیاست لە دنیای لایەنی ترە کارەکەن مامۆستا ئەحمەد سالار کە مامۆستای دێنینی خۆمە و زیاد لە 45 ساڵە کاری لەگەڵەکەم دائیمە دەوری جیاجای پێسپاردوون حەزی کردووە ئەو بۆ خۆشی وایە بۆ خۆی هەموو دەورە قورسەکانی کردوتەوە
جا زریان خان منەوێ بڵێم ئەکتەری ئێمە ئەبێ خۆمان ڕابێنین دەست و پەنجەی خۆمان نەرم بکەین لەگەڵ دەوری جیاجیایە نەک دەوری فلات ناوەڵام من شانازم ئەگەر دەورە دژوارەکانم دیبێت ئەگەر حەقم مابێ بۆ دەورانە و خەڵک باسی بکەن کام لەو دەورانە کە بەجستت کردووە هەست کردووە لەگەڵ یا زۆر مۆرساح بووی بەخوا لەگەڵ هەموویە لەگەڵ هەموویەوە ئەجینا نەئەچوومە ژێر دەسەڵاتی کارکتەرێکەوە کە نەتوانم سەرەتاتی جوانی لەگەڵا بکەم هەمووی معاناتی خۆی هەبووە بەڵام پێویستە ئەکتەریش ڕازگۆیانە نمایش بکات ڕاستە بە دڵنیایی هەمووی ئەحساساتی هەبێت من کە گریاوم بەڕاستی گریاوم لەسەر شانۆ بەڕاستی گریاوم بەڕاستی پێکەنیوم یان دیمەنی پێکەنی ناویم هێناوەتە گۆڕێ هەر نازانم من وا بووم یاننا بەس هەوڵم ماوە ڕازگۆیانە بم لەگەڵ دەورەکانمە ئەمە گرنگە لای من ها بە دڵنیایی وایە بە نمونەیەک ینی باسەکە چۆنەڵێ قوڵتر کەمەوە من لە دەوری لە فیلمی گەردەلول ینی لەو دەورەیە کە تۆ بەجەستت کرد من وەکو خۆم وەکو بینەرێک ئەگەر سێرم کرد بێڕقم لێز بووە ینی بەڕهستی حەزم کردووە بۆ نمونە و کاتەکە هونەرمەند ماهر حەسەن دێتە چایخانە بۆ نییە بڵێ دیمەنی ئەخێرەکەین زووتر ئەو کارە جێ هەردووکمان من و کاگمایر یەکتریە کوژ ینی ئەوەندە دەورەکەت لە لای بینەر جیاواز بوو ئەوەندەش ڕق بوو ینی حەزت بەزوو لە ناوچوونی ئەو دەورە ئەکرد لە ناو فیلمەیە هەروەک چۆن تۆ سێری فیلمێکی ئەکشن ئەەکەی زۆر لەگەڵ یا ئەحساسات ئەجوڵێت و حەزەکەی فیلمەکە بۆ شێوەی بکەتەوەتەیە ئەو دەورەش بە هەمان شێوە بوو ینی ئەگەر بڕۆینەوە بۆ دەورێکی تر بۆ نمونە ئەو دەورەی کە باست کرد لەگەڵ با بڵێن خاتوو نەرمینە دەوری سەبا و ینی حەز ئەکرد چێشت ئەبینی لە بینینی حرەکەکان کە تۆ جێبەجێت ئەکرد بووە ینی من وەک بینەرێک ئەگەر سەیری بکەم ڕێک ئەچوومە ناو فیلمەکە ڕۆ ئەچوومە ناو دەورەکانەوە بەڵام کاتێک کە تۆ سەیری ئەکتەرێک ئەەکەی تەنها جێبەجێ ئەکات تەنها ڕۆڵەکە ئەبینە ڕۆح لەگەڵیان ناجوڵە تەسەوەر ئەەکەم هەستێکت بۆی نەبێت ئەو دەورە بدەیان نەبێت کێشە نەبێت دەور هەیە لای بینەر بە زیندوێتی ئەمێنێتەوە لای خودی ئەکتەریش بۆ نمونە من 4 ساڵێ لەمەوە پێش لە کەلاری پایتەختی گەرمیانی خۆشەویستە شانۆگەریەک مۆنۆدرامایەک تاگەکتەریال خۆم نواندنم تیا کرد لەسەر پیرەمێردی نەمر بوو دکتۆر دڵشا مستەفا نووسی بووی هەر خۆشم دەرهێنەری بووم دەوری پیرەمێردم دی لەسەر ئەو شانۆیە هەستمە کرد بە گەورەی بە شکۆداری هیچ دەورێکم وا نەبووە من ئەوەنە خۆم بە بڵێن خۆشەویست بێتە بەرچاو یعنی هەستمە کرد لاسایی پیرەمێر دەکەمەوە ئەمود من پیاوێکی گەورەم شوێن هەڵگری پیرەمێردم شارەکانی ئەو جوڵانەوەی ئەو ڕۆژنامەگەری ئەو دەنگی ئەو سیمای ئەو بەسدارەکەی پیرەمێردەوە پێیام کرد لەگەڵ گۆچانەکەی خۆی جلوبەرجی ئەو زەمەنەی چلەکانی پیرەمێردی نەمرم هێنابوو لەو ستایلە ئەلەبێ بەڕاستی لەو کارکتەرەیە خۆم خۆشویست چونکە بوو بە سێبەری پیرەمێردی نەمر و مەزن سەرکەوتوبی بێگومان هەموو دەورەکانت بە هەمان ئەو دەورە و گەورە و جوان بووە لە لای بینەرەکانت مامۆستا تۆ جگەلەوەی کە لە کاری نواندن و شانۆیا بوویت لە بواری ڕۆژنامەهانیشدا کارت کردووە ئەو بزانم خوێندنەکەشت هەر لە ڕۆژنامەدا بووە و لەگەڵ ئەوەشدا خاوەنی چەندین کتێبی ئەم حەز و خۆلیانت چۆن پێکەوە کردەوە وەڵام من هەر لە پەنجەرەی شانۆەوە ڕوانیمە دنیای نووسین یەکەمین نووسینم لە هەڕەتی لاویە لە قۆناغی ناوەندیا بووم لەسەر شانۆی کوردی بوو کۆتایی هەفتاکان کۆمەڵی توێژینەوەم نووسی کە شانازم یەک لەوانە بینە لە شانۆی کوردیدا بە دوو بەش بڵاو بووە لە کتێبێکی گەورەم هەیە ناوی شانۆی کوردیە لەوەیە دانراوەتەوە یەکەمین کەس بووم لەسەر ئەو لایەنە گرنگەی هونەری نمایش و شانۆ کە بینەرە نووسیومە لەبێەوە چوومەتە ڕۆژنامە نووسی هونەریەوە ڕۆژنامە نووسی ئاسایش لە کوردستانی نوێ 10 ساڵێک کارم کردووە لە هەرێمی کوردستان بەرپرسیاریمە بۆ کارم کردووە دەستم بۆ زۆر شتی تر بردووە بەڵام دوجار گەیشتمە قەناعەتێ
من قەڵەمەکەم کە بنووسێ هەر لە پێناوی هونەر و شانوایە بێ چاکترە نەک بچم بەلای زۆر کەسەیە ئیشی ڕۆژانەی ڕۆژنامە و میدیاکاری وەک بەڕێستانەکە بەڵام با ئێمە تەرخان بین بۆ ئەوە یەک لەوانەی کە لە خۆشەویستی شانۆ و شانۆی کوردی من کردومەوە زۆر شانازی پێوەکەم کتێبێکمەوە گوتم ناوی شانۆی کوردیە مێژووی شانۆی سلێمانی بنووسیوەتەوە ئەمە لە هەموو تێزێکی ماستەر و دکتۆرا و تەنانەت بەکەلێرۆسیشە سەرچاون لەسەر درامای کوردی ناویلکەیەکمەیە بە هەند وەرگیراوە هیوادارم بە هەند وەرگیرا بێ من بواری کارەکەشم وەک پیشە لە کۆنەوە 35 ساڵی زیاتر بەردەوام لە کتێبخانەی گشتی سلێمانی کارم کردووە وەک کارمەند و وەک بەرپرسیار وەک شارەزا بۆ ئەو کایەش دە کتێبێکم نووسی و وەرگێڕاوە لەوێژ ڕۆژنامەیەکم دەرەکرد بە ناوی ئاسۆی کتێبخانە بەڵام کە لێم پرسی تۆ حەزەکەیت لە کام دنیاە بە میوانی بمێنیتەوە لە کام وێزگایە زیاتر بوەستیت میوان بیت هەرڵێم شانۆیە و شانۆیە و شانۆ وەک نواندن وەوە قەڵەمەکەشم کە لەو بوارەیە بنووسم یعنی من لە کۆمەڵی درامە ئێوە دیوتانن کارم کردووە لە ئەرشیفتانە ڕەنگە هەبن بەڵام لای من هونەری گەورەی نواندن لە شانۆیە هونەری ئەکتەر لەسەر شانۆیە بە پلەی یەکەم و بەرگرانەکەی لەویایە لەویە ئەکتەری زاڵ و ئەکتەری سەرکەوتوو لەگەڵ ئەکتەری ئاسایی دەرەکەوێت پێم وابێ شانۆ قورسترین ئەو ئەرکانەیە کە جێبەجێیەکرێت بۆ لە دراما قورسترە شانۆنیە بەڵێ بەتاکید زیندووە لە بەردەمی بینەرەکەیت هەناسە و لەگەڵ هەناسی ئەوانە بینێنە لەگەڵ سۆمای چاوەکانی ئەوانایە ئەندێشە و جەختکردنەوە و ئەندێشە من بەستم خەیاڵ بوو جاختکردنەوە تەرکیز بوو کە دوو کۆڵەکەی گرنگە بۆ هونەری یەکتەر هەمووی لەگەڵ ئەوانایە لەویا تۆ ئەتوانیت مەزنی ببەخشیت بە هونەرەکەت ئەگەر بتوانیت ڕاستە سەرکەوتوبی مامۆساییان زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵمان بووی لەم پرۆگرامە هیوای بەردەوامی و سەرکەوتنی زیاترت بۆ خوازم با کۆتا پرسیارم ئەوە بێت ئەگەر بۆ نمونە منداڵەکانت بێنەوە هەمان ڕێچکەی تۆ بگرنەوە هاوکاریانەبی من هاوکارم بوون ئەوان هاوکارم بوون هاوسەری بەڕێزم لە دوو دراما سێ درامایە لەوانەی ڕەحمەتی حسین مسری دوان و لە درامای ئارەزووە بە دەوری بچووک بەشداری کردووە بەڵام خۆشی وە ئەیزانیت بۆ پڕکردنەوەی کەمی ئافرەتە بۆ ڕەگەزی مێینە هاتۆ دەورەکەی بینی باشیش نمایشی کردو لێ ڕازی بوون دەرهێنەرەکان بەڵام خۆی وتی وەڵاهی من لە خۆشەویستی پیشەکەی تۆوەیە ئیشەکەی تۆوەیە هاتۆ وازێنەوە هەر سێ مناڵەکەشم ڕاستی و ڕەوەز و شانۆ لە مناڵی هەرسێکیان بەشداریان کرد لە هەرزەکاریە دیسانەوە ڕەوەز و شانۆم بەشداریان کرد بە گەورەیش لە قۆناغی کۆتایی ئامادەییە بوو ڕاستی کوڕم یەک لە ئەکتەرە باشەکانی درامای ئارەزوو بوو دەوری مامۆستا هێمنی هەبوو کەکچەکە عاشقی هەبێ و دوایی باشەکەیەدەن بەڵام هەر چواریان مناڵەکان و دایکیان بە ئیشی خۆیانیان نەزانی من خۆزگەم وا بوو بەردەوام بوونایە خۆزگەم وا بوو بەردەوام بوونایە بەڵام کە خۆیان نیکن بە ئارەزوو مناڵەکان ژیانی خۆیان خوێندن و لایەنی زانستی و ئەمانەیان هەڵبژارد دایکیشیان ئەرکی وەزیفەکەی هەڵبژارد وەک ئەمینداری کتێبخانە و پاشانیش هەردووکمان خانە نشین بووین بەڵام ئارەزوومەند و بینەری ئیشەکانی ئێمەن یعنی بەردەوام بوونیان هەیە و قسەیان هەیە لەسەر ئیشی مناڵەکانم باوکیان و لەسەر هاوڕێکانی باوکیان هاوسەریشم لە هەموو پرۆژەیەکی منە لەگەڵما بیرەکاتەوە لەگەڵما گفتوگۆکە پشت و پەنا و پاڵپشتمە ڕێزمان هەیە بۆیان یەخوا سەرکەوتوو بن زۆر سپاس زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵمان بووی مامۆستاگیان هەرچەنە بەڕاستی ئەزمون و کارکردنی ئێوە بە بەرنمەیەکی 25 خولایەکی پڕناوێتەوە
زۆر زیاتر پێویستە بۆی قسە و گفتوگۆی لەسەر بکەین بەس کاتی پرۆگرامەکە هەراوان دێ منیش زۆر خۆشحاڵم کە بوومە میوانی کەناڵی سلێمانی زۆر زۆر بەخێر میوانی بەرنامە جوانەکەی بەڕێستان لێرەوە سڵاوم بۆ یەک بەیەکی بینەرانی کەناڵەکەتان و بە تایبەتی ئەم بەرنمەیە هیوادارم هونەرمان گەشاوەتر بێ بینەرانیشمان ئاسوودە بن ژیانیان جوانتر و سەرفرازتر بێت تاوەکو بتوان چێژ لە هوەری ئێمەمانان وەربگرن و سوپاس بۆیەوە زۆر زۆر بەخێر بێ هیوای سەرکەوتنی زیاترت بۆ ئەخوازم کە خۆتان هەر سەرکەوتون و بێگومان هوەرێکێکە لەو ڕێگانی کە دەتوانێت زۆر شت بکە بۆ بینەر بۆ گەاندنی پەیامە جوانەکانی ناو کۆمەڵگە سەرکەوتوو بن دووبارە ئازیزان و خۆشەویستانی من هیوای ئەوە خوازم کە هەموو لایەکتان شاد و کامەران من تا پرۆگرامێکی تر بەخواتانە سێرم